بێدەنگی حکوومەتەکانی هەرێم و عێراق لە بەرامبەر پێشێلکاری سیادەی هەرێم و بەزاندنی سنوورەکان و موشەکبارانکردنی شارەکان سەر و ماڵی هاوڵاتیانی خستووەتە مەترسیەوە. بڕیاردەری لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان دەڵێت نابێت لە ژێرپاساوی هیچ حیزب و لایەنێکی سیاسیدا شارەکانی هەرێم و هاوڵاتیان ببنە قوربانی و هەرێم نابێت لە ئاسبەزاندنی خاکەکەی بێدەنگ بێت. بۆ شتێکی ترەی گەڕێنمەوە، یعنی ئەمە لەشکرکێشی تورکیا تەنها ڕاستە بە بیانووی پەکەکە و چەکداری پەکەکە، بەڵام ئەمە شتیتری لە پشتا و ئەمە تومحی گەورەتری هەیە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە زۆر بەجددی بیر لەوە بکاتەوە و ناکرێ ئاوا بێدەنگ بی لە ئاست ئەم لەشکرکێشیانە، لە ئاست ئەم هەموو زوڵمەی کە لە هاوڵاتی و هاونیشتیمانیانی ئەم جێگایانە کرێ و خەڵکی سڤیل تایە شەهید دەبێ، دەغڵ و دانیان هەموو تیا چووە و تەواو وایان لێ هاتووە، ینی ئاوارە بوونە لە شوێن و لە جێگەی خۆیانە. بۆیە حکوومەتی هەرێم پێویستە و پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێویستە ئەمە بەڕاستی کاری جدی لەسەر بکەن بۆ ئەوەی ئەمە ناتوانین بڵێن دووبارە نەبێتەوە، چکات چەند بارە بووەتەوە و بەرگیری بکرێ و ڕێگری بکرێ لەوەی کە ئەمە نەیەڵن ئەم لەشکرکێشیانە بەم شێوەیە و کۆمەڵگەی نێودەوڵەتی لێ ئاگادار بکرێتەوە و ئێمە بۆ خۆمان لە لیژنەی پێشمەرگە لەگەڵ هاوپەیمانان ئەمەمان باس کردووە کە هەتا گلەیەوەمان کردووە هاوپەیمانان من بۆ خۆمە و پرسیارم کردووە، ینی هاوپەیمانان دیارە گڵۆپی سەوزی هەڵکردووە بۆ تورکیا، بۆ ئێران کەوا خاکی هەرێمی کوردستانە بەزێن. ساروغەک لە مەتاری دەبرامە ئەوتەشوە ئاگری دەگری دەنگ. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا هەولێر زیاتر لە 5 جار موشەکباران کراوە و سنوورەکانی هەرێم و گوندەکانیش تۆباران دەکرێن. هەرێم کراوەتە چەقی ململانی سیاسی وڵاتان و حکوومەتی هەرێمیش جگە لە ئیدانەکردنی هیچ جەسەڵاتێکی دیکەی نییە. ئەمەش بەهۆی ئەو یاریە مەترسیدارەی کە بەرپرسانی هەرێم لە ناوچەکەدا دەیکەن. باس لەوە دەکرێت ئەم جۆرە لە مەترسی و ڕەشانە کاریگەری خراپ لەسەر هەرێم جێدەهێڵێت. یەکێک لە مەترسیدارترین ئەو کارەساتانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووتەوە پێشەلکاری سەروەری هەرێمی کوردستانە لەلایەن وڵاتانی دراوسێەوە بە موشەکباران و بە درۆن و بە هێنانی هاتنی سەربازەکانیان بۆ ناو کوردستان. ئەمە وای کردووە کە پێشەلکاری سەروەری هەرێمی کوردستان بکرێ و هاوڵاتیانی کوردستان لە دڵە ڕاوکێ و مەترسیا بژین کاریگەرێکی زۆر خراپی کردوتە سەر هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و دیبلۆماسی و ئابووری و کۆمەڵایەتیشەوە، چکە دوجار ئەو کۆمپانیانەی کە کوردستانی ئەمە شوێنێکی ئەمین نەزانی ئەوەش بۆ خۆی مەترسیێکی زۆر لەسەر کۆمپانیەکانی دروستەکەەوە لەوە چە پشتیان کوردستان بەجێ بێڵن، پاشان قۆنسڵگەری وڵاتانی دنیاکاتونە هەولێر و لە هەرێمی کوردستان ماونەوە کە ئەوە بەڕاستی سلوێنەری باڵێن پشگیرێکی گەورەی بوونی فیدراالیە لە هەرێمی کوردستانە بۆ خۆی ئەوانش دەکەونە جێ مەترسیەوە ئەگەر بەردەوام بێ دوورنی هەر هەرێمی کوردستانیش بەجێ بێڵن. چاودێرانی سیاسی دەڵێن موشەکبارانکردنی هەولێر بەشێکی پەیوەندی بە سیاسەتی نەوت و گازی هەرێمەوە هەیە و بەشێکی پەیوەندی بە یاری سیاسی نادروستی دەسەڵاتدارانی هەرێمە لە ناوچەکەدا کە خەریکە ئاسایشی هەرێم و هاوڵاتیان بە تەواوی دەخەنە مەترسیەوە.